لەوانەکەی پێشوو باسمان لەوە کرد کە بەخت هۆکارێکی ڕاستەقینە نییە لە ڕوودانی ئەو شتێک کە بە بەخت ڕوودەدا، بەڵکو هۆکارێکی ڕواڵەتیە. بۆشمان ڕوون کردەوە کارسۆ تەنها تەرکیزی لەسەر هۆکاری ڕواڵەتیە، تەرکیزی لەسەر ئامانجی ڕواڵەتی نییە و باسی ئەومان کرد کە ئەندێشدەیە ئامانجەکەی هۆکارەکەی ڕاستەقینەیە ئامانجەکەی ڕواڵەتیە، ئەوی تریان هۆکارەکەی ڕواڵەتیە ئامانجەکەی ڕاستەقینەیە. سەر لە بەختە هۆکاری ڕوودانی ئەوەی کە بە بەخت ڕوودەدا هۆکارەکەی ڕاستەقینەیە لە یەکێکیانە، بەڵام ئامانجەکەی ئەوەی لەوەیانە کە هۆکارەکە ڕاستەقینە ئامانجەکە چیە؟ ڕواڵەتیە. لەوەیانە کە ئامانجەکە ڕواڵەتیە ڕاستەقینەیە هۆکارەکە ڕواڵەتیە. بۆ نمونە کەسێک دەچێت بۆ ئەوەی شتێکگەیە بیکە، بەڵام تووشی شتێکی تر دەبێت، یعنی شتێکی تر دەکات لە جاتی ئەوەی خۆی بکە. ئەو کاتە ئەمە ڕۆشنەکەی بۆ شتەکە وەکو هۆکارێک ڕاستەقینەیە، بەڵام ئامانجەکەی ئامانجی هۆکارەکەەوەی هۆکارەکە پێ دەگا بە نسبەتی ئەوە ئامانجێکی ڕواڵەتیە. ئەو ئامانجە نەبووە کە خۆی داینەوە، ئامانجێکی ترەکە عەرەزیە تووشی بووە. لەوی ترە یعنی لێرە ئەوی تر ئەگەر بێت و بڵێن ئەم تاوان بۆ شتێک چوە شتەکەی نەکردووە شتێکی تری کردووە، ئەوی تریان بۆ شتێک نەچووە بەڵام شتێکەیە کردوویەتی، ئەمان کە بۆ شتێک نەچووە شتێکی تری کردووە، یانی شتەکەی بووە بۆ ئەو شتە نەچووە و شتەکەی بووە. ئەمەی کە بۆ ئەو شتە نەچووە و شتەکەی بووە ئامانجەکەی ڕاستەقینەیە، بەڵام هۆکارەکەی ئەوە نییە کە پاڵی پێنەوە پێوە ناوە بۆی بگا بەو شتە. یانی دوو حاڵەتمانەیە لە ڕووداوێکی ئاوا، یەکێک بۆ شتێک چووە بەڵام شتێکی تری کردووە، ئەوەی بۆی چووە نەیکردووە. یەکێکیشەیە بۆ شتێک نەچووە، ینی هۆکارەکە چوونەکەی بۆ نییە، بەڵام ئەو شتێک کە ویستویەتی پێگەیوە، ئەو کاتە ئامانجەکە بۆ ئەم وەدی هاتووە نەگۆدی نهاتووە، بەڵام هۆکارەکە نەگەیشتووە، نه هۆکارەکەی ڕواڵەتیە، یعنی هۆکارەکەی بۆ ئەوە نەبووە بەڵام شتەکەی دەستکەوتووە، ئەمیان هۆکارەکەی بۆ شتێک بووە بەڵام شتەکەی خۆی دەست نەکەوتووە تووشی شتێکی درابێت. تەبەنەوەی شتەکەی خۆی دەست ناکەوە تووشی شتێکی تر دێ کە ئەم ناهێوێت، ئەوە بەدبەختیە. ئەویان بۆ شتێک ناچێت و شتێکی دەست دەکەوێت کە خۆی دەیەوێت، ئەوەیان چییە؟ ئەوە بەبەختیە. جا لەم مەوزوعات ئەرستۆ دەچێتە سەر مەوزوعی جاکردنەوەی بەختی بەد و بەختی چاک و بەختی خراپ. تەوانە و کەسێک کە بەختەکەی چاکە بە بەختە دەڵێن لای خۆمە، ئەوەیشی کە بەختەکەی خراپە دەڵێن بەدبەختە. زانین پەرەگرافەکە چی دەڵێت. ئەرستۆ دەڵێ ڕاستن وایە بووترێ بەخت هیچ پێوەرێکی نییە، چونکە پێوەر بۆ ئەو شتانەیە کە هەمیشە بەو شێوەیە دەبن کە دەبن، یا زۆربەی جار بەو شێوەیە دەبن کە دەبن، بەڵام بەخت لەو شتانەدا هەیە کە بەو دوو جۆرە نابن. ئەگەر هۆکارەکان لەو جۆرە شتانەدا کە بە بەخت دەبن نەگەن بە ئاکامی خۆیان، ئەوە بەختیش بە ئەمان شێوە ناگات بە ئاکامی، ناگات بە ئاکام. ئەمەمان وابزانم باس کرد لەوانەیە لەوانەکە پێشوو. تەبەن بەخت لەبەرەوە دووپاتبوونەوەی نییە، ڕووداوێکە یەک جار ڕوو دەدا، نە لەوانەیە کە هەمیشە ڕوو دەدا یا زۆر جار ڕوو دەدا، کەواتە ئێمە ناتوانین پێوەری بۆ دانین. جا لێرە پێوەر وەکوتم پێوەر هەر وەکو سیستەم وایە، بەس یعنی ئەویش تۆ دەڵێ بە پێی سیستەم کارەکەم کرد، یا دەڵێ بە پێی ئەو پێوەرە ئەو شتم کرد.
ینی هەم سیستەم و هەم پێوەەر هەردووکیان ئەو شتانن کە شتانێکیان بە پێی ینی بە پێی ئەوە پێ دەکرێت ینی دەبێ ئەو شتەی کە دەکرێت لەگەڵ ئەمانە متابق بێت ئەیتر چ پێوەرێک بێ چ سیستەمێک بێت ینی کەسێک بە سیستەم دەجوڵێتەوە یان ئەو کار و کردەوەی دەیکات لەگەڵ سیستەمەکە یاساکانی ئەو سیستەما چییە متابقە ئەوەی کە شتێکەیە دەڵێن ئەوە کیلۆیەکە ینی چی ینی ئەو شتە متابقە لەگەڵ ئەو شتێک کە ئێمە بە پێوەردامان ناوە و ناوماناوە کیلۆ کردومانە بە پێوەەر بۆ شتەکانی تر یاسە کیلۆیەکدا دەنەی لەگەڵ شتێکا کە پێی دەپێوی هەردووکیان ئەمیان ئەویان دەپێوێت بەڵام ئێمە کە لە ترازۆکە سەیریان دەکەینەوە ئێمە دامان ناوە کیلۆکە ترێکە بپێوێت بەس دەکرێت ترێکەش لەو کاتا کیلۆکە دەپێوێت بەڵام ئێمە بە پێوانە بە کیلۆکە دەڵێین ترێکە کیلۆیەکە کیلۆیەکە ینی بەقەدەر ئەمەیە لە ڕادا چییە لە ڕێژایە متابقە لەگەڵ ئەوەی کە لە بەرامبەریەوە دادنەوە تاوان پێوەرەکە لێرە پێوەرێکینە ینی وەزەیە دادناوە تۆ دادناوە ئەوە ئەم شتە داناوە بۆ ئەو شتانەی تری پێ پێوی ئەگەرم لە حەزە بکەن ئێستا ئێمە دەتوانین بەردێک بێنین بە کیلۆیە بی پێوین بۆ متابقی کەینەوە لەگەڵیان ئەو کاتە بەردەکە کیلۆیەکە بەڵام بەردەکە خۆشی دەبێ بەچی دەبێتە پێوەەر ئێمە دەتوانین وەکو پێوەرێ لە جاتی کیلۆکە بەکاری بێنین ینی پێوەەر هەمان حەجمی هەمان شتی ئەوەی تایە کە دەیپێوێت ینی لەو شتا هاوبەشە لەگەڵ ئەوەی کە دەیپێوێت بەڵام ئێمە کاتێ شتێک دەیکەین بە پێوەەر ینی دروستی دەکەین بۆ مانایە دەبێ مادەیەک بەکاربێنین کە بتوانێت چی بکە پارێزگاری لەو شتە بکە لەو خاصیەتە بکە کە هێتی فەرزەن تۆ ئاستێن کە بەکاردێنی بۆی بکەیتە کیلۆ بۆچی ئاسن بۆچی فەرزەن شتێکی ترنە لەبەرەوەی ئاسن توانای پاراستنی چی هەیە ئەو سنگەی خۆی هەیە کە هەیەی بەڵام شتێکی ترماندا ناتوانای پاراستنی ئەوەی نییە لەبەرەوە زۆرجار لە بازار دەبینی لە جاتی کیلۆ بەردێکیان داناوە یا کیلۆ ڕسمی کە دروست کراوە ینی فۆرمێکی تایبەتی پێدراوە تاوان فۆرمەکەش هیچ تەسیری نیە لەسەر کیلۆیەتی کیلۆکە ینی ئەو فەرمەی کە ئێمە دەیدەن بە کیلۆکە کیلۆکەی نەکردووە بە کیلۆ نەیکردوێتە بەو پێوەرە ئەوەی کە کردوویەتی بەو پێوەرە چییە وەزنەکەیەتی ئەو کێشەیەتی کە هەیەی جا لێرە ئەوەی دەبێنە گۆڕبێ لە پێوەرەکە دەبێت چی بێ دەبێت ئەوە بێ کە ئەو شتەی تر لەگەڵ یا متابق دەبێتەوە ینی دەبێتەوە بەیەکەوەی کە پێوراوەکە لەگەڵ پێوەرەکە یعنی ئێمە پێوەەر بەکاردێنین بۆ ئەوەی لەناو ئەم پێوەرە جێگیرە یەکە چی بکەین هەموو ئەوانی تر وا لێ بکەین هەمان شتیایانە هەبێت لەبەرەوە پێوەرەکە جێگەی کول دەگرێتەوە وەکو شتێکی کول وایە بەرامبەر بەچی بەرامبەر بە جزئەکانی بەرامبەر بە دەرکەوتەکانی ینی کیلۆ لێرە وەکو خۆی وەکو پێوەرێک دەبێتە شتە ئەسڵیەکە ئەوانی تر دەبنە چی دەبنە شتە سێبەرەکە ینی ڕاگوزەرەکە بۆچی چونکە ئەوان وەکو خۆیان ناتوانن بمێنەوە کەواتە بۆ پێوەەر بۆەوەی ئەمە شتێک دانین دەبێ ئەوەی کە تایەتی بەجێگیری بێنێتەوە جا دەڵێ پێوەرمان نییە بۆ بەخت بۆچی چونکە ئێمە شتێکمان نییە بەخت بپێوێ بۆ بەخت خاصیەتێکی نییە کە دووبارە بێتەوە تاوەکو ئێمە وەری گرن و لە شتێکات جێگیری کەن و پێی پێوین بڵێن ئەمەیان بە بەخت ڕوویداوە یا بە بەخت ڕووی نەداوە ئەڵێ دەوترێ بەختێک کاتێک بەختێکی باشەکە ئەنجامەکەی باش و پەسەند بێت و کاتێکی خراپەکە ئەنجامەکەی خراپ و ناپەسەند بێت ئەمە ڕۆشنن بەختی چاکەوەیە بۆ من تەمەنە لێرە بەختی تر دەبێتە شتێکی ئەتیباری و شخصی
ینی لە شتەکە فیزیکی نییە ئەلێرە ئەوەی فیزیکیە لەگەڵ ئەوەی کە نافیزیکیە کۆمەڵایەتیە چوزانم ڕەبتی خاص بە مرۆڤەوە هەیە چی دەبێت تێکەڵ دەبێت ئەم دوانە تێکەڵ دەبن بە یەک و بەبێ ئەم بەشەی کە نافیزیکیە شتێک بە ناوی بەختەوە وجودی نیە یعنی ئەوە ئینسانە ڕووداوەکان ینی لەگەڵ ئینسانە بەخت وجودی هەیە ئینسانت لا برد بەختیش وجودی نامێنێ یا بە مانایەکی تر دەتوانین بڵێین لەگەڵ بەرژەوەندیەکانی ئینسانە بەخت وجودی هەیە چونکە بەخت ئەو شتەیە کە لە بەرژەوەندی کەسێک دەکەوێتەوە ئەگەر بەرژەوەندی وجودی نەبوو کەسێک بەرژەوەندی ویز نەبوو ئەوە چییە؟ ئەوە بەخت وجودی نیە یانە ئەو شتانەی ڕوودەدەن بۆ ئەو کەسە هیچی بە بەخت نین بۆچی چونکە ئەوە ڕوو بدا و ڕوونەدا ئەم وا بیری لێ ناکاتەوە کە لە قازانجایەتی یا لە زەرریایەتی ینی بۆ نمونە بۆ کەسێک حەق ئامانجەتی ئەوەی کە حەق و ڕاستە ئامانجێتی مەوزوعی بەرژەوەندی ئامانجی نیە بۆ ئەم کەسە بەخت مانایەکی نیە بۆچی چونکە ئەوەی کە ڕوو دەدا ئەگەر حەق بێت لە زەرەری ئەمی شابێ هەر قبوڵیەتی لە قازانجی ئەمی شابێ وەکو یەک قبوڵیەتی لەوێەوە قبولی نییە کە لە قازانجایەتی یا لە زەرریایەتی لەوێ قبوڵەتی کە حەقە دەکرێت شتێک حەق بێ و لە زەرەری ئەمە بێت بەڵام ئەوانەی کە سوودخوازن تەمان بەخت ئەم فکرەی بەختە کە فکرێکی فعلەن لەم ڕۆوە خورافیە کاتێک ئێمە ڕەبتی دەکەین بە قازانج و زەرەری کەسێکەوە ئێمە کاتێ باسی لێرە بەخت دەکەین لە ڕاستیا باسی نەعەدالەت دەکەین ینی بۆ نمونە کەسێک زۆر ماندوو بۆ ناگا بە شتێک کەچی کەسێک ماندوو نەبووە دەگا بەو شتە ئەمە نەعەدالەتە بەڵام بۆ کەسێکی بەرژەوەندی خواز کە عەدالەت مەوزوعە ئەمە چییە؟ ئەمە شانسی خۆیەتی ئەمە وەکو حەقێکی خۆی دەیبینی یعنی بە معنایەکی تر بەخت شتێکی چییە؟ ناخلاقیە یعنی بەخت بۆ ئەو کەسێک کە ئەخلاقی وجودی نیە بۆ ئەو کەسێک کە ینی بۆ نمونە بە بەخت شتێک بۆ کەسێک ڕوو دەدا دەزانێ ئەم شتە حەقی ئەو نییە حەقی کەسێکی ترە ئەم کەسە دەبێت چی بکە؟ دەبێ ئەم شتە ئەم بەختەی خۆی بسووتێنێ ئەگەر بەخت بێ دەبێت شتەکە بەرێتەوە بۆ ئەو کەسێک کە حەقێتی فەرزەندا بنە لە یاریەکە بەرامبەرەکە دەدۆڕێ بەڵام ئەم دەزانێ ئەگەر باتایە و مشکلەیەگەیە تووشی ناتایە ئەو دەری بردەوە بەڵام لە شانسی ئەمە ئەو تووشی ئەو مشکلەیە هاتووە بۆیە دۆڕاندوویەتی ئەم کەسە خۆی لە ناوخۆیان دەزانێ ئەو کەسە دۆڕاوەکە نییە بۆیە فەرزانە گەر بە پێ حەق بڕوا بڕێەوە بە پێوەی کە ڕاستە وەک خۆیەتی دەبێت چی بکە؟ دەبێ ئەو شانسەی خۆی وەلانێت بۆچی؟ بۆەوەی ئەوەی حەقە ئاشکرا بێت تەمان ئەمە باسی بەخت دەکەم بە نسبەت ئینسانەوە باسی ڕێکەوت ناکەم باسی لە خۆوە ناکەم باسی بەخت دەکەم چونکە بەختە لەگەڵ مەوزوعی ڕێکەوت بەدەل لە ئینسان شتێکە و مەوزوعی ڕێکەوت بە نسبەت ئینسانەوە شتێکی ترە یعنی ئەوەی کە زۆر شدەیە بە ڕێکەوت ڕوو دەدا بەڵام دەکرێت لە قازانجی کەسانە بێدەزێن تاوەکو بڵێنەوە لە بەختی ئەوایە ڕوویداوە زۆر شدەیە لە خۆوە ڕوودا بەدا بە مانایی کە هەیە دەکرێت لە قازانج و زەرەری کەسانە بێت بۆ نمونە بەردێک دەکەوێتە خوارێ بەبێ ئەوەی کەس بیخاتە خوارێ ئاڵێن بەردەکە لە خۆوە کەوتە خوارێ بەڵام ئەم بەردا گەر زەرەری نەزەرەری کەوتنە خوارەکەی نەزەرەری هەبێ بۆ کەس نە قازانجی هەبێ بۆ کەس ئەو کاتە چییە؟ بەردەکە دەکەوێتە خوارێ بەڵام بەخت وجودی نییە لەوێ ئەکەی بەخت وجودی هەیە ئەو کاتەیە و بەردە بکەوێتە خوارێ بدا لەسەری کابرایەک کە حەق زلەیەکی لە کابرایەکی تر داوە ئەم بەردەکە دەکەوێت بەسەریا ئەم بەختی هەیە چونکە وەکو بڵێ تۆڵەکەی کراوەتەوە بەچی بە بەخت
شتانێکی لەم بابەتی کە ڕەبتی بە قازانج و زیانی کەسەکانەوە هەیە دەتوانین لەویا باس لە بەخت بێت. جا لێرە ئەی بەختی باش و خراپ چییە؟ پەسەند و ناپەسەند. بەختی خراپ ئەوەیە شتێک بە خراپ بۆ من دەکەوێتەوە، بەختی باشیش ئەوەیە شتەکە بە باشی بۆ من دەکەوێتەوە، ینی بە نسبەتی منەوە باش کەوتوێتەوە بەڵام بە نسبەتی یەکێکی ترەوە خراپ کەوتوێتەوە. ئەو کاتەوە کەسە بەدبەختە، بەختەکەی نایێنێ وەکۆی کە خۆمان دەڵێن بەختەکەی نایێنێ، بەڵام ئەمی تر بەختەکەی دەیێنێ. ینی چی؟ ینی ئەمیان بە بەختە بەڵام ئەویان بێ بەختە یا بەدبەختە. تەمان لە کوردەکە بێ بەخت و بە بەختەیە لە جاتیەوەی بەدبەخت و بەدبەختیشمانەیە، بەڵام زیاتر ئەستەکەم بێ بەخت بەکاردێنین. بێ بەخت تەواو معناکەی گونجاوترە، بەدبەخت شتێکی تر دەگەیەنێ، ینی معنایەکی جیاوازی هەیە ئەستەکەم لە بێ بەخت. ئەزانم بەس بۆ لە کوردیەکە دەڵێن، لە کوردیەکە کە دەڵێن کەسێکی بەدبەختیانی داماوە، ینی بەڵام بێ بەختە ئەوەیان ینی شتی بۆ نایەت. ینی کە دەڵێ بە بەختە بە بەخت ئەوەیە شتی بۆ دێت، شتێکی بۆ دێت. ئاخر بەختەکە خۆی یار معنای چاکیەکە خراوەتە ناو بەختەکە خۆیەوە، نا بەختەکە خۆی چاکە. بۆ ئەوەی نەفی بکەینەوە دەڵێن بێ بەختە، بۆ ئەوەی ئیسپاتی کەین دەڵێن بە بەختە. جا ئەمە فەرقی هەیە، ئەمە فەرقی هەیە کە دەڵێن بەدبەخت بووە ینی داماو بووە ینی شتانێکی تر، بەس کە دەڵێی بێ بەختە ینی چی؟ ینی شتی بۆ نایە. ئەڵێن بەختی نییە، ئەڵێن بەختی ناڵێن بەدبەختە، دەڵێن بەختی نییە. ئاخر دێو کاتە دەبێ بڵێن سێ جۆر لە من هەیە. بەدبەختی هەیە ئەوەی کە بەختی خراپی بۆ دایمە بەختەکەی شتی خراپی بۆ دێن، کەسێکی ژێر بەختی بۆ نایە، کەسێکی ژێر بەختی بۆ دێت، کەواتە بە بەخت شتی بۆ دێت، ئەوەی بۆ دێت. هەندێک کەسیش ئاخر خۆی ئەوەی کە بەختی نییە ئەوە خۆی زەرەر دەکات، چونکە شتەکەی بۆ نهاتووە، زەرەر دەکات لەوێەوە کە قازانجی نەکردووە. ئەوی تر کە شتێک زەرەری لێ دەدا بەبێ هۆکار ئەوە بەدبەختە. ئەزانی چێ بۆ ئێمە گەنمێکمان چاندووە، گەنمەکە ئیمساڵ بەرێکی زۆری گرتووە دەڵێن بەختی هەبوو، بەڵام گەنممان چاندووە گەنمەکەی چی نەگرتووە و کاتە چییە؟ ئەوە بێ بەختین لە گەنمکردنە، کە گەنم دەکەین لە گەنمکردنا بەختم نییە نایێنێ. بەڵام یەکێکیان گەنمەکەی کردووە و گرتوویشێتی، بەڵام بەڵایەکی توش بووە، ئەمەیان چییە؟ ئەمەیان بەدبەختە. یعنی لە کوردەکە فعلەن سێ شت هەیە لە یەکتر جا دەکرێتەوە، بەس لێرە ئەرستۆ دوانی لە یەک جا کردوێتەوە، هیچ بەختی خراپ و بەختی چاکە. لە کوردەکە بێ بەختمان هەیە، بەدبەختمان هەیە، بە بەختیشمان هەیە. ئەڵێ لەبارەی بەختەوە دەوترێت بەختێکی باش یا بەختێکی خراپ گەر ئاکامی بەختەکە گەورە بێت. یانی ئەم مۆزۆی بەختە لەو کاتا دەوتێت بۆ شتی ئاتیادی کەسێک شتێکی دەست دەکەوێ عادیە شتێکی کەمامە بە بەخت این ناکرێت، ینی حساب ناکرێت. ئەمە لەوانەیە بڵێ ڕێکەوتوو بەس ناڵێ بەختم هەبوو، بەڵام کاتێک شتێکی بۆ دەبێ شتەکە لەلای ئەو شتێکی گەورە و لەوانەیە مەسیری بێ ئەوە دەڵێ بەختم هەبوو. ئەلێرا ئەو دەیەوێت بڵێ مەوزوعی بەخت لەو شتانە بەکاردێنرێت کە شتێکی ئەهەمیەتدارە، ینی ئەو شتە
شتێکی کەم نییە شتێکی گەورەیە لەو کاتا وشەی بەخت و بەدبەختی و بەبەختی بەکار دەبین ئەڵێ کەسێک کە گەرنزیک بکەوێتەوە لەوەی گەردەستکەوتێکی گەورەی دەستکەوت بێ بەڵام دەستی نەکەوێت ئەوە لەبارەیەوە دەوتێت چەند بەدبەختەوە کەسێکیش گەر نزیک بکەوێتەوە لەوەی تووشی بەڵایەکی گەورە بێت و بەڵاکەی توش نەبێت دەڵێن چەند بەبەختە ئەوە هەروەکە نمونەیە کە پێشتر هێنامەوە بەدبەخت کێ فەرەزەن گەنمەکەی کردووە گەنمەکە بەرێکی باشی گرتووە بەڵام دەیسووتێن ئەوە بەدبەختیەکەوێت ینی شتەکە خەریکە پێدەگا خەریکە کەسەکە دەستی دەگا بە شتێ بەڵام لە پڕ شتێ بدێت نایە لە دەستی پێ بگە دەڵێن چی دەڵێن ئەوە بەدبەختە یا بە پێچەوانەوە کەسێک شتێک ینی خەریکە پێی نەگا بەڵام پێی دەگا ئەوە دەڵێن ینی وەکو منطقی لەیەکی دەدەیتەوە وەکارانی کە هەیە ئەوە نییە کە دەستی پێی بگا بەڵام چییە نزیکە لەوەی کە دەستی پێی بگا کە دەستی پێی دەگا شتێک دێتە سەر ئەم هینەی ئەم دەستی پێی دەگا و کاتە دەڵێن بە بەختەمەی دەستکەوتووە بۆ نمونە لە تاقیکردنەوەکانە کەسێک بە پۆینتێک لە دکتۆرا وەردەگیرێ کەسێکی تریش هەر بە پۆینتێک لە دکتۆرا وەرناگیرێ ئەمە دەڵێن چی دەڵێنەوە بەختە ئەمە بەختیە بۆ ناپۆینتێک دەڵێن چییە کە ئەو لەسەری وەرنەگیرێت تابەن یەکیان بەدبەختیە ئەمیان بەبەختیە ئەگەر شتە گەورەکە خەریک بوو دەستت کەوێ و دەستت کەوتەوە ینی نزیک بیا لەوەی کە دەستت کەوێ بەڵام شتێک بێتە پێشەوە دەستت کەوێ ئەوە بەبەختیە ئەگەر نزیک بی لەوەی کە دەستت کەوێ و دەستت نەکەوێ ئەوەیان چییە بەدبەختیە ئەڵێ عەقڵوا لەبارەی شتەکانەوە دەدوێت کە هەن بەڵام گەر شتێکی بچوو لەو شتانەدا تەواو نەبێ هەر وەک شتێکی تەواو بیریان لێ دەکاتەوە و لەبارەیانەوە دەدوێت ئەمە دەیەوێت بڵێ چی بڵێ شتێکە نزیک کەوتووەتەوە لەوەی کە دەستی بە شتەکە بگام بەڵام دەستی پێی ناگا یان نزیک کەوتووەتەوە لە شتێک کە پێی نەگا ینی وەکو بڵێ نزیکە کە پێی نەگا بەس پێی دەگات ئەم تۆزە فەرقەکەمەی کە هەیە ئەڵێ عەقڵ حسابی بۆ ناکە لەبەرەوە حسابی بۆ ناکە لێرەشەوە چی دەکات مۆزوعی بەخت وەلا دەنێت یعنی چی ینی بەخت بە شتێکی بچووک ڕوودەدا بەڵام ئەنجامێکی گەورەی هەیە یعنی ئەوەی کە دەست دەکەوێت گەورەیە بەس خۆی چییە شتێکی بچووک هەیە کە لەوەی کە ئەو شتە ڕوو بدا یا لەوەی کە ڕوو نەدا ئەڵێ عەقڵ ئەم شتە بچووکەیە کە هەیە لای دەبا ینی فەرامۆشی دەکات وەکۆی چۆن لە زانستا هەندێک شت هەیە تۆ بۆەوەی نەتیجەیەک بەدەستبێنی هەندێک شت هەیە دەڵێ ئەمانە حساب بۆ نەکراون ینی لەو شتانن کە حسابیان ناکەیت بەڵام لە عینی کاتی شاو شتانە چی هەن ینی بۆ نمونە زیادەیەکی کەم هەیە تۆ حسابی بۆ ناکەیت ئەڵێ هیچ تەسیرێکی نیە لەسەر حساباتەکە لەبەرەوە حساباتەکەی خۆت دەکەیت بە بێوەی حساب بۆ ئەو زیادەیە بکەیت ینی وەکو شتێکی تەواو وەکەوەی کە ئەو زیادەی لەگەڵانە بێ ئێمە ماوەڵی دەکەین ینی بە مانایەکی تر ئێمە دایما میلمان هەیە بۆ ئەوەی عەقڵی ئێمە میلی هەیە بۆ ئەوەی شتێک بە کامڵی ببینێ بۆی بە کامڵی ببینێ هەڵدەدا و نەقسانەی نەقسێکی بچووکە بوو بەسەریان ڕاگوزەرێ تاوەکو بە کامڵی ببینێ مەبەستی ئەرستۆ لێرە لەوەی کە ئاڵێ عەقڵ کاتێ لەبارەی شتەکانەوە دەدوێت ئەو شتە بچووکانە فەرامۆش دەکا ئەمەیە یعنی بەختیش یەکێکە لە فەرامۆشکراوەکانی عەقڵ ئێستا ئەو شتانەی کە بە بەخت ڕوو دەدەن هەمووی بە هۆکاری تەبیعی فیزیکی ڕوو دەدەن بەڵام شتێکی زیادەیان تایە کە ئەوی شانسی کەسێکە
ئەم شتە زیادەیە بە نسبەتی عەقڵەوە هیچ قیمەتێکی نییە. یعنی بوونی ئەو شتە زیادەیە نەقز دەخاتە ناو پرۆسەکە، بۆی پرۆسەکە کامل بێ ئەوە چی دەکا؟ ئەوە لا دەبا. جا دەڵێ دوایەوە باشی بەخت شتێکی باوەڕپێکراو نییە و پێویستە باوەڕپێکراویش نەبێت. باوەڕپێکراو نییە چونکە ئەوەی بە بەخت ڕوودەدا ڕێککەوتەوە لەو شتانە نییە کە بە زەرورەت دەبێ هەمیشە ڕوو بدات و لەو شتانەش نییە کە زۆربەی جار ڕوودەدات. ئەڵێ ئەوەی کە بە بەخت ڕوودەدا شتێک نییە، ئەمە جێگەی بڕوای ئەمە بێت، یعنی لێی ئەمین بین. بۆچی؟ چونکە ئەمە شتێک نییە لەو شتانەی کە هەمیشە ڕوودەدا، وە شتێکیش نییە لەو شتانەی کە زۆر جار ڕوودەدا. ئەمە شتێکە بەڕێکەوت ڕوودەدا، لەبەرەوە بەڕێکەوت ڕوودەدا و ڕوو ناداتەوە نابێ ئەمە سیقە بە چی بکەیت؟ بە بەخت بکەیت. ئەگەر هاتووە ئێمە بڕوامان بە بەخت کردە و کاتە چی دەکەیت؟ ئەو کاتە و دەدەین بەخت بکەینە عادەت. ئەو کاتە بیر لەوە دەکەینەوە مادام چوون بۆ فلانە شوێن بەختم هەبوو ئەوم بۆ هاتەوە کەواتە بە ئەم جارش بچم بۆ فلانە شوێن ئەو بەختەم جارێکی تر شتێکی ترم بۆ بێنی، ئاوا بیر دەکەیتەوە. یاوەکۆ وایە کە تۆ لە کەسێک لە مۆزوعی قمارە زارێک هەڵدەدا بەڕێککەوت وا ڕێک دەکەوێت کە ئەو ژمارەیە دەرچێکە ئەو دەباتەوە، هەموو جارێک بچێ وا بزانێ بڕوا بەوە بێنێ کە بەدەستی ئەم ئاجارێ ئەم ئاوا فڕێدا هەر ئەوە دەردەچەکەم دەباتەوە. ئەماڵێ شتێکە نابێ ئێمە بڕوای پێ بکەین چونکە یەک جار ڕوودەدا و نابێ مانەوە دووپاتی بکەینەوە بۆەوەی ڕوو بدا، چونکە ویستمان دووپاتی بکەینەوە بۆەوەی ڕوو بدا مەرج نییە ڕوو بدا. وە کۆشتانە نییە کە کاتێ دووپاتی دەکەینەوە ڕوو دەدەنەوە. ئەڵێ بەخت، ئەمە ئاخر پەرەگرافە، ئەڵێ بەخت و لە خۆوەر دووکیان هۆکاری ڕواڵەتین دەکرێت لە شتانێکە هەبن بەڵام لەو شتانەدا نین کە بە زەرورەت ڕوو دەدەن یا زۆر جار ڕوو دەدەن. ئەوەی لەوان کەوتوتەوە لە پێناو شتێکدایە. ئەڵێ بەخت لەگەڵ لە خۆوە هەردووکیان هۆکاری ڕواڵەتین. ئەمە ڕۆشمان کردەوە پێشتر و دەشکرێت لە شتێکە هەبن، یانی ئەم دوانە لە شتێکە بوونیان هەبێت، بەڵام ئەو شتانەی کە بەخت و لە خۆوەی تایە لەو شتانە نین کە هەمیشە ڕوو دەدەن یا زۆر جار ڕوو دەدەن. ئەوانە بە بەخت و ئەوانە ڕوو نادەن، چونکە ئەگەر بە بەخت و ینی بەخت و لە خۆوە لەو شتانە بن ئەوە دەبێ ئەو شتانەش چی بن؟ یەک جار ڕوو بدەن، نەک زۆر جار یا هەمیشە. لەبەرەوە دەڵێ ئەو ڕووداوانە دەکرێ بن، بەڵام ئەو ڕووداوانە دەبێ بزانین لەو ڕووداوانە نین کە بە زەرورەت ڕوو دەدەن یان هەمیشە ڕوو دەدەن یا ئەوانە کە زۆر جار ڕوو دەدەن. ئەڵێ ئەوەی لەوان کەوتوتەوە لە پێناو شتێکدایە. ئەوەی تەبان لە مەبەستی ئەم لێرە هەم لە هینە لەوەیە کە بە بەخت ڕوو دەدا، چونکە ئەوەی بە بەختی ڕوو دەدا لە پێناو شتێکایە، و هەم ئەوانی تریش کە هەمیشە ڕوو دەدەن یا زۆر جار ڕوو دەدەن ئەوانیش لە پێناو شتێکە، ینی هەرچی ئەوەی هەرچی کە ڕوو دەدا لە پێناو شتێکا ڕوو دەدا. شتێکەیە کە ئەم شتە لە پێناو ئەوە هەیە یا لە پێناویە ڕوو دەدا. لەبەرەوە بەختیش لەو شوێنە کە لە پێناو شتێکایە دەکەوێتە زمنی ئەو شتانەی کە بە هۆکارەکانی تر ڕوو دەدەن، ئەو هۆکارانەی کەوا دەکەن شتێک هەمیشە ڕوو بدا لەگەڵ هۆکارێک کەوا دەکات شتێک زۆر جار ڕوو بدا.